لە دوای نمایشکردنی فیلمی هێرۆدەتێری لە 2018 هەوادارانی فیلمی ترسناک چاومان لەسەر دەرهێنەر ئاری ئەستەر بوو تا بزانین فیلمی داهاتووی چۆن دەبێت. بەقەد هێرۆدەتێری ترسناک و خاو دەبێت، بەقەد هێرۆدەتێری فیلمێکی ڕەسەنی جیاوازی تۆقینەر تا سەرێسقان دەبێت کە کارەکتەرەکانمان دەبنە چەقی فیلمەکە. بێگومان بەرهەمی ئەم جارەی ئاری ئەستەر لە 2019 بەناوی میدسۆمەر بێهیوای نەکردی. ئاری ئەستەر بەوە ناسراوە فیلمی نایابی ترسناک دروست دەکات. فیلمەکە ترسناک دیارە، بەڵام دیمەنەکان دیمەنی ترسناکی ئاسایی نین، واتە جەمپسکێری تێدا نییە، بەڵکو لە ناو ناخی چیرۆکەکە هەست بە شتێکی ناسروشتی تۆقێنەر دەکرێت. بینەر تا سەرێسقان بێزار دەکات بە شێوەیەک لە دوای تەوابوونی فیلمەکە لە هزری دەمێنێتەوە و لە هزری دەرناچێت. ئەو دەرهێنەرە ئەوەندە گرنگی بە دروستکردنی کارەکتەرە پاڵەوانەکە دەدا گەربی کاتە پیاکوژێکی خراپەکار بینەر هەر هەست و سۆزی بەرامبەر دەبێت بەهۆیەوەی ژیانێکی بۆ دروست دەکات. بینەر دەتوانێت خەڵی هاوبەشی لەگەڵ بدۆزێتەوە و هۆگری ئەو کارەکتەرە بێ بە شێوەیەک هەر کارێک ئەنجامی بدا بینەر تێی دەگا بۆچی ئەو کارە دەکا. هەموو دەرهێنەرێکیش ناتوانێت ئەوەندە چینە لەسەر یەک لە دروستکردنی کارەکتەرێک بنیاد بنێ، بەڵام ئاری ئەستەر دەتوانێت و کردوویەتی. چیرۆکی فیلمی میدسۆمەر یان ناوەڕاستی هاوین باسی کارەکتەرێک بە ناوی دانی دەکات. دانی لە دوای مردنی خانەوادەکەی بە ڕووداوێکی گوماناوی تراژیدی تاکە کەس لە ژیانیدا مابێتەوە بۆی فرێندەکەیەتی بە ناوی کریستن. دانی بەردەوامەوە هەست دەکات زیاد لە پێویست داوا لە کریستن دەکات ئاگاداری بێ بە شێوەیەکەوە کریستنی بێزار کرد بێ و بێگومان ناشێوێ کریستن لەدەست بدات، چونکە لە ژیانێکی کە ئابەیی تەنیایی دەژی. هاوڕێکانی کریستن پلانی گەشتێکیان بۆ دارستانەکانی وڵاتی سوید دادەنێن کە فستیڤاڵێکی کلتوری بەڕێوە دەچێت. کریستن بە ناچاریەوە دانی لەگەڵ خۆی دەبا. ئەو تاقمە هاوڕێیە دەستنە سوید، دەستنە ناو فستیڤاڵەکە، دەبینن خەڵکی ناوچەکە هیچ خواردن و خواردنەوەیەک لە دەرەوە ناهێنە ناو گوندەکەیان. سەرجەم خۆراک و خواردنەوەکەیان ڕۆکی ناوچەکەی و گۆشتی ناوچەکەیە کە زۆرینەی کات بە مادەی هۆشبەر دروستی دەکەن. چیرۆکە ترسناکی فیلمەکە لەو کاتە دەست پێ دەکات کاتێک دانی هەست دەکات کللتوری ئەو گوندە زۆر جیاوازە لەگەڵ کللتوری ئاسایی هەر ناوچەیەک، بۆی بەدیار دەکەوێت ئەو خەڵکە شوێنکەوتەی ئاین و تەریقەتێکن لەسەر کتێبێک ژیان بەسەر دەبن. بەردەوام کتێبەکە گۆڕانکاری بەسەردادێ، قوربانیدانی جەستەیی لەلایەن شتێکی ئاساییە و خۆیان دەکەنە قوربانی گەر تەمەنیان بگاتە تەمەنێکی دیارکراو. بەهۆی ڕووەکە هۆشبەرەکان دانی و کریستن و تاقمەکە بەردەوام لە کەشێکی ناسروشتی ترسناک دەژین. هەرچەندە ناوچەکە ئەوەندە جوان و پاکە، جلوبەرجیان سپیە و مانای پاکێتی دەدا، بەڵام گەر لە ناو هەندێک کەس بژی ئەو کەسانە لایەن ئاسایی بێ کەسێ بکوژن بە مەبەستی قوربانی ئاینی ترسێکی سەرێسقانی لە ناخەوە دروست دەبێت. فیلمەکە جەخت لە کاریگەری ئاین و تەریقەتەکان دەکاتەوە کە چۆن مرۆڤەکان بۆ پاکردنەوەی خۆیان سوودی لێوەردەگرن بە ئەنجامدانی کاری ناسروشتی. تەنانەت گەرسەیری دار و دیواری خانوەکانی ئەو گوندە بکەیت. تەواوی چیرۆکی فیلمەکەی بە وێنە نیشان داوە، بەڵام بینەر تێیان ناگە تا کۆتاییەکەی. ئەو فیلمە میدسۆمەر پڕیەتی لە سیمبڵی ئاینی بە تایبەتی ئەو تەریقەتانەی لە ئەمریکا و ئەوروپا لەلایەن خەڵکیەوە دروست دەکرێن بۆ پاکردنەوەی ناخی خەڵکی و ڕزگاربوونیان لەدەست ئاگری دۆزەخ. لە سیمبڵی ئاینەکەیان کە تێکەڵی سیمبڵی ئیبلیسی و کریستیانیە بە نیشاندانی سەوزای و ڕەنجی زەخ کە نیشانی گەڕانەوەیە بۆ سروشت و شیبوونەوەی لاشەی مرۆڤە لە دوای مردن. وەدانی خۆی گەورەترین سیمبڵی فیلمەکەیە کەوان نوێنەرایەتی هەر مرۆڤێک دەکا بە ڕابردوویەکی سەر لێ شێوە و هەوڵ دەدا بۆ ڕازیکردنی خۆشەویستەکەی بەجێی نەهێڵێ هاتوۆتە شوێنێک ڕابردووی خۆی لەبیر بکە کە دەشزانێت داهاتووی چۆن دەبێ هەوڵ دەدا باشترینی خۆی پێشکەش بکە. بەگشتی سیمبڵی دانی کۆنتڕۆڵکردنە، چونکە ڕابردووی خۆی کە ڕوویدا نەیتوانی کۆنتڕۆڵی بکە دەزانێت لە خۆشەویستەکەی جیا دەبێتەوە. کۆنتڕۆڵی پێ ناکرێ، بەڵام لەو شوێنە هەست دەکا کۆنتڕۆڵی خودی وەردەگرێ و هەستی پێ دەکات. لە کۆتایی میدسۆمەر فیلمێکی نایابی دەرهێنەری بلیمەد ئاری ئەستەرە. مۆنتاژ سینەماتۆگرافی و مۆنتاژی دەنگ بە شێوەیەکی نایابی سینەمایی ئەنجام داوە. فیلمێکی خاوە، بە شێوەیە خاوە سوتانەکەی بەو جۆرە نابێت چاوەڕێی دەکەیت. بێگومان ترسناچەکەی ئاسایی نییە، بەستەیکردنی ئەو فیلمە هەست دەکەی تۆش مادەی هۆشبەرت کێشاوە. نیشاندانی دیمەنی ڕوت و توند و لاشەی مرۆڤ لەوانەیە بۆ هەموو کەسێک و تەمەنێک نەبێ، بەڵام ئاری ئەستەر دووبارە سەلماندی دەتوانێت فیلمی نایابی ترسناک و سیمبۆلیزم دروست بکات. میدسۆمەر فیلمێکی نایابە و پێویستە هەوادارانی فیلمی ترسناک و سەروی 18 ساڵان ببینن.